لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت هاوڵاتیان لە چاوەڕوانی پێگەیەنانی حکوومەتان لە دوای 100 ڕۆژەوە ئاخۆ ئەم حکوومەتە چەند ڕۆژی تر ئێمە چاوەڕێکین کە پێک بێنرێت ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمانە بن وەکو مەبدە کێشە نییە ئێمە بڕیاری ئەوەمانداوە لیجنەی هاوبەش دروست دەکەین ڕێکەوتین لەسەرەوەی کە کۆمەڵێک نقطەی مشتەرەکە ئەتوانین بیکەین بە سەرەتای دەستپێکردنی قۆناغێکی تازەی پەیوەندی سیاسی دەمانەوێت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بین لە حکوومەتی ئایندەی هەرێم قەناعەتمان گۆڕیوە لەسەر کۆمەڵێک بنەمای گرنگ کە ئەو حکوومەتە حکوومەتێکی شەراکەی حەقیقی بێ کۆبوونەوەیەکی باشمان کرد سەد و چل ڕۆژ لە چاوەڕوانی پێگەێنانی حکوومەتدا بە قەناعەتی من هەروەک چۆن حەزی ژەڵێت لە قۆناغی گەشتکردن هەیە قۆناغی لاوازی هەیە قۆناغی گەشەکردن هەیە قۆناغەکانی بە حکوومەتی بە چەند پێوەرێک شوبهاندووە ئەڵێ قۆناغی لەدایک بوون گەورە بوون پاشان لە ناوچوون قەناعەتی منێشتا لە ناو نەچوە پێویستەکات چاوەڕوان بکەین ئومێدمان هەبێت و ڕاستە کاتەکەی ڕەنگە مەفروزانی تەمەنێکی زۆری کردووە بەڵام مەفروزوانیە بێ ئومێد بین بەڵێ چاوەڕێکم پێگەی شەڵە بەم زوانش بەڵێ ئەخە خەزەی حیزبەکانە مشەکەلێک جایە قەزەی وەزیرەکانە خەزێوان تەخسەین تێگیریکیەکەنەوە بەس نییە بۆی کە بڵین کاکەبا پێک بێنرێتم حکوومەت ئاکە پێک بێ نازم پێک بێ میلەتەکە ئیسلاحاتەکە ئەگەر ئێمە وەکو مناڵێ سەیریکەین تۆ بڵێم حکوومەتە سبینێکە لەدایک ببێ ئیشەڵا کۆرپێکی ساڵح دەرەچێ یانەوە تا لاسار لاسار دەرەچێ لاساریش لاسار دەرەچێ ئەنجامەکەی بار ئەگەر ئێوە مۆزوع لەسەر گۆڕینی حکوومەت بێ و تەشکیلات بێ پێگەێنانی حکوومەت مەحاڵە ئەمان بیکەم چکەم بۆم لە بەرەوەی مەسلحەتانی تیانێ ئەگەر 100 ڕۆژە تۆ بڵی ینی لە محاڵ دەرنەچوو ئایا ئێمە 100 ڕۆژ چاوەڕی پێگەێنانی حکوومەتەکەین ئەمە زۆر نییە ڕۆژ ماوەیەکی زۆرە بۆ زۆر نیە بەرەوەڵا زۆرەوە ئەوە لە کێوە خەڵک فەقیرە بەتەمای ئەوەیە کە حکوومەت ئاڵ و گۆڕێکی تیابێ و بۆی خەڵک بژی بەش جوانی و خەڵک هەموو معیشەتی وەستاوە ناو بازارەوە حاڵەکەیەتی میلە فەقیر وەژارەوە حاڵەکەیەتی و حتا خانەنشینی قورس بەسەر چەند ئەوە حاڵەکەیەتی و بە معاشێکی کەم و چۆنی ئیدارەکەم بە 250 معاش ئەخ چۆنی ئیدارەکە چۆنی ئیدارەوەڕە حکوومەت پێویستە لەسەری ئەگەر ئەڵەی حکوومەت ئەبێ میلەت بە جوانی بژێنێ چاوەڕێوەکی حکوومەت پێک بێنرێت 100 ڕۆژە حکوومەت پێک نێداوە بەڕێز تا چەندێک چاوەڕێوە هەر پێکیە ئەو شەرمانێکی کەشێوێ چەمانێک دیشەوێت ئێمە سێ وەرزمان تێپەڕان بەڵێ واللهی قەناعەتی من پێچێ کاکاروانی جارێ ماوێتی ئەگەر ئێمە ئێستا لە سۆنەرا سەیریکەین ئەگەر وەکو کۆرپێک سەیری بکەین تۆ بڵێ ئەگەر پێکێنرا مناڵێکی ساڵح دەرچانەوە تا مناڵێکی لاسارە واللهی چی عرسکەم ئیتر نازان بڵێم چێوەیان نازانین نەوەڵڵە نه سەقەت نابێ ئیشاڵا من باوەڕ ناکەم چونکە بەم شێوەیەش کە بە وردەکاری بۆ ڕۆنی شەڵا سەقەت نابێ بەڵام من ئەوە ناڵێم داوا لە سەکردەکانی کورد ئەەکەم کە تۆزێ تەسحیە بن بە خۆیان تەنازول بکەن بۆ یەکتری هەتاوەکو بتوانن لە پێناوی ڕەفاهەتی میلەتە تەنازول بکەن بۆ یەکتری 140 ڕۆژ لە چاوەڕوانی پێگەێنانی حکوومەتدا بەتەکید زۆرە بەڵام هەرا بێت چاوەڕێ بکەی هیچ چارەیەکی کە نیە خۆ چی ئەەکەیت لە چاوەڕوانی زیاتر چی بکەیت ئەم چاوەڕوانی نابێت بە چاوەڕوانی گۆدۆ کە قەت نایەت ئەبێ هەر بێت حکوومەتە تەشکیلە بێ بەس دیارە زۆری وەک خۆت وتە زۆری پێچوو زۆری خان وانە زۆری پێچوو ڕەنگە لە کەم شوێنی دنیای ئەم شتە بوو بێت نازانم من باش بە حاڵی خۆم هیچ دڵخۆش نیم بە تەشکیل بوونی بە تەشکیل نەبوونی نازان بەڵام و ئاساییە ژیانی خەڵک ئەتیادی ڕاتۆزێ قورسر بۆ ئێسا پایشەر عینەشت بوو پێرایش پێک بێنێت پێک نێنێت ئەڕواژیان لەم ئەم حکوومەتەیە وڵاتە و لەم وڵاتە تەسەورەکەمان عینەشت بێ وڵای من وەکو خۆم گەشت بینم هیوادارم بە زووترین کات حکوومەت پێک بێنرێ و 100 ڕۆژە سێ وەرزمان تێپەڕان خۆی لە ڕاستیە ئێسا ئێمە بە یعنی واقع کاتیە پەڕینە بێ هەمومان ئەوە بزانین ئەم کێشەیە بەس لێرە ڕووی نەداوە لە چەند وڵاتێکی تریش ڕوویداوە بەڵام لە ڕاستیشا زۆرە هیوادارم چیتر خەڵک دەستخەڕۆ نەکەن و حکوومەتێکی باش نەک وەکو پێشتریش حکوومەتێک بێ زۆر لەوانەی پێشتر باشتر بێ و
لە مصلحەتی خەڵکی فەقیرابێ. یەکەم جاریش لە قسەکەم وتم گەشتبینم لەبەرەوەی هەستەکەم یعنی وردە قسەی لەسەرەکرێ ئەمانەیش خۆی لە ڕاستیا بێ ئەمە چاوەڕێشتی باشی لێ بکەین نەک خراپ بە تایبەتی ئۆپۆزیسیۆن ئێستا بەشداری حکوومەتەکەنەوە بەرای من شتێکی باشە ئەم جارە شەڕەینی تیان نابێەوە لە تەختە بدەن و قاڵەقاڵوە بە تەفاوم شتەکان حەلەکەن ئەگەر لە باری نەبن ئەساڵ بارەچێت جوانەوە وڵی ئەبێ و حکوومەت ها دروست کرێت هەز دەکەم حیزبەکان بەعام بە ئۆپۆزیسیۆن و کە ناوی ئۆپۆزیسیۆنەوە ئەوانی دەسەڵاتن زۆر مەسلحەتی خۆیان سۆتە پێشەوانە زۆر لە مەسلحەتی خۆیان ئەژنا معقولی ئەم حکوومەت ها دروست نەکرێت ئەم کۆبوونەوەانە هەر تاو نەبێ ساڵح هەبێ یان ساڵح نابێ بەڕای تۆ وەڵام من نازانم ساڵح هەبێ یان نا بەڵام منۆک پێم وتی من هەر ئەتیادیە بینم یعنی زۆر ئەوە نیم ئەگەر وا بمێنێتەوە بەڵێ لەبارەچێت بەتەشت ئەبێ فریاکەین بەتەشی دەبێ فریاکەین ئێمە فریا بکەین ئێمە چیمان یعنی چیمان پێکرە فریا بکەین من وایە بینم ئەندام پەرلەمان یعنی بوون بە ئەندام پەرلەمان یعنی بوون بە وەزیفەیەکی باش بە مەعاشێکی باش گەشتن بە پلەیەکی باش لەمە زیاتری شتێکی تر نییە ئەبێ دەنگدەر لە دەنگەکەی خۆی پرسێتەوانێ هیچی تر چاوەڕێ نەکات بۆی لەبار نەچێ و دوژمنی کوردمان پێ خۆش نەبێت 140 ڕۆژ لە چاوەڕوانی پێگەنانی حکوومەتدا بەڵام بەداخێکی زۆر گەورەوە هەتا ئێستا ئێمە هیچمان نەدی و ئەمە ژیانیش نییە خەڵک لایرا دێژی ئەجنام شارانە ساحەبی هەیە نەخاوەنی هەیە هیچ شتێکی نییە ئەو خەڵکە کە ئەبینی خۆی کاسپی خۆیەکە و ئەژی ئەژناشتی سن باشە پرسیارە لە بەڕێز هاوڕەکە دوتی ئەگەر سبینە لە دایک بێ ئەم کۆرپەیە ڕەنگە لاسار دەرچێت تۆڵێکی وەڵام من ناتوانم ئەوە بڵێم بەڵام ئەم بەڕێی خۆیەتی چکە شتەکەی دیوە مەنگە بە ناڕاحەتی ئەوە مەتەبینیوەوە والله حاولت هشتا ديما حكومات 8 شخص الناس صار عمريشنا مو حكومة كان ده هيجي ساقنا بولا كده هیچی لە خزمەتی بە حقیقت لە خزمەتی میلەتانە بوو چەند حکوومەت هاتۆ ڕۆژ تۆ کامیان لە خزمەتی ئەوە حەزبی بەعز ئەو فەرتەنینایەوە عالەمی کوشت عالەمی وێران کە عالەمی دەربەدەر کرد عالەمی ئیدام کرد ئێمە ئاواتەخوازی ئەم دەوڵەتە بووین ئێمە ئەم دەوڵەتە دەوڵەتی کوردی خۆ پێمان خۆش و احتراممان لەسەر سەرمانەوە بەڵام بەداخەوە کوا نە خزمەتی میلە دەکرێت نە خزمەت گوزارشی تامشارە ئەو سابوونکەرانەوە تی تۆ بینی هەرەوە جادەیە و هیچ تەسەوراتێکی نەکردووە پیرمەسوورە بینی عینشت کانێتکانە بینی عینیشت خزمەتی ئەم شاری سلەیمانیە هەتا ئێستا کەس نەیکردووە ئەگەر ئێمە پێکەنانی حکوومەت یاخود ئەم حکوومەتە وەکو کۆرپەیەک سێریکەین کە ئێستا لە ناو سکی نیشتیمانایە ئەگەر نیشتمانیش وەکو دایکێک سێریکەین ئەو کاتا ئەگەر بینە لای دکتۆرێکی پەیوەست بە بابەتەکەوە پێی بڵین سۆنەرێکمان بۆ بکە با بزانین وەزعی ئەم کۆرپەیەمان چۆنە لە ناو سکی نیشتیمانە ئاخۆ ئەبێ دکتۆرەکە چۆن وەڵاممان باتەوە تۆ بڵێ ئەم کۆرپەیە لە ناو سکی نیشتیمانە کە دایکە تۆ بڵێ لەبار نەچوو بێت بۆ ماوەی 100 ڕۆژەکە خەڵک لە چاوەڕوانیایە ئاخۆ ئەگەر لەباریش نەچوو بێت تۆ بڵێ کەسبینە لە دایک بوو ئەم کۆرپەیەمان کە ئەبێتە مناڵێک و تۆ بڵێ مناڵێکی ساڵح دەرچێت خزمەت بە هەمومان بگەێنێت و ئێمەش هەمومان لە باوەشی بگرین ئەگەر چی ئێمە لە چاپێکردنەکانە وەڵاممان وەرگرتووە بەڵام تۆی بینەریش ئەتوانی لە ماڵەوە کاتێک کە سەری ئەم بەرنامەیەکەی تۆش وەڵامی خۆت بدەیت بە پرسیارەکەمان ئەم مناڵە ساڵح دەرەچێت یاخود مناڵێکی لاسارە بەیوای ئەوەی کە مناڵێکی ساڵح بێت بۆ ئەوەی کە چیتر هاوڵاتیان لە خەمی ئەم مناڵەیە نەبن کە مناڵێکی لاسار بێت تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتری بین بەخواتان لەگەڵ Thank you.